ئازان و خۆشەویستانم ڕۆتان شاد بووم کاتتان باش جاریشکە لەگەڵ ئێوەی ئازیزام لە کەناڵی هیواوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ ئەمڕۆ 19 فەبریوەری 19 دوی ساڵی 2024 سەبارەت بە دوو بابەتی گرنگ لە کوردستانەوە گفتوگۆمانە بێ کە وەک لە ڕاگەیانەکەشە ڕامگەیان بوو بڕیاروا بوو ئەمڕۆ سەبارەت بە ئایندەی ناڕزایەکانی کوردستان قسە بکەین، بەڵام بە هۆکاری تەکنیکیەوە وەدامان نابوو بەرنامەی دۆمان بەشی دۆمان سەبارەت بە سەرکەوتن گەیشتنی کەیسی دەکرێکاری کارگەیەکی سلێمانی بێ، بەڵام بە هۆکاری تەکنیکیەوە دیارە مامۆستا ئازاد کە قەرار وابوو لەگەڵمان بێ، مامۆستا ئازاد حەمەفەرەز نەیتوانێت تا ئێستا بێتە سەرخەت بۆ پێەیە واماندانابوو کە بەشی دۆمان لەگەڵ شاباز مەحموود هاوڕێی کارگەر و بەشێک لە تیمی دەنگی کرێکار گفتوگۆکەی ئەو پێشەخەین. بەخێر هاتی شاباز جان، زۆر خۆشحاڵم کە لەگەڵمای بۆ ئەم بەرنامەیە. خۆشحاڵم، سڵاو و ڕێزمەیە بۆ بینەرانی کەناڵی هیوا و دەستخۆشی لە جەنابتەکەم بۆم دەرفەتەکە ئێڕەخسێنی بۆمان. هەر بژیت من خۆشحاڵم و زۆریش بەڕاستی خەبەر و هەواڵی سەرکەوتن بەتابەت لە کوردستانەوە هەمیشە هەواڵێکی شیرینە، ڕۆژگارێکی دوور و درێژە کارگەر و زەحمەتکێشی وڵاتی ئێمە کەمتر سەرکەوتنی بە جوڵانەوەکانی خۆیەوە بینیوە، هەمیشە و دایم خەبات و ماندوونەناسی و کۆڵنەدان و دلێری لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات و زوڵم و زۆرە لە کوردستان بەرهەمەکەی زۆروانە بووە کە بەدەست بیگریت و بتوانی دەستنیشانی بکەی کە شتێک بەدەست هاتووە، وەختێک کە دەستکەوتێکی لە مابەتە بەدەستیە بەڕاستی جێگای ئەوەیە هەمووان بە بایەخەوە بۆی بڕوانن و هەڵسەنگاندنی دروستی بۆ بکەن و لە شوێنی ڕاستی خۆیان داینە. ناگەمان لێ کە چەند مانگە من خۆم بەش بە حاڵی خۆماگام لێت چەند مانگ بەر لە ئێستایەوە دەستان بە کەمپینێ کرد بە تایبەت هاوڕێیانی دەنگی کرێکار کە بۆ بینەرانی کە دەنگی کرێکار ناناستن یاخود تا ئێستا پێی ئاشنا نەبوونەوە بڵێم کە دەنگی کرێکار بڵاوکرێەوەیشی کرێکاریە لە شاری سلێمانی دەرەچێ بە شێوەی بڵاوکراوە دەرەچێ بە شێوەی کاغەز و هەروە سایتێکی ئەنتەرنێتیشیە کە بایەخ بە ئاواڵە کارگەریەکان و خەباتی مامۆستایان فەرمانبەران کارگەران هەموو ئەو توێژانی کە لە بەرامبەر زوڵم و ستەمی سەرمایهداری ئەوەستان و تۆ خەباتەکەن بایەخیان پێداوە هەوڵی ڕێخستن و یەکانجیکردنی ڕیزەکانیانەکە. بەرحاڵ ئێوە هاوڕێ شاباز ماوەیەک بەر لە ئێستا چەند مانگێک بەر لە ئێستا ڕۆڵێکی باشتان بینی بۆ بردنە پێشەوەی ئەم کەیسەوە سەرنجام بە دوور بەڕاستی لە چاوەڕوانی منیش بۆ یەکەم جارا بینم لە دادگاکانی سلێمانیا کەیسێک لە کەیسەکانە دەگاتە سەرنجام و خەڵکانیشی بەشخورا بەشی خۆیان بەدەستێنن بەڕاستی شتێکی زۆر زۆر ناوازەیە و ڕاستی معجزەیەکە کە لە دادگاکانی سلێمانی هەشتی وا ڕووبا، بەڵام بەرحاڵ دیارە هەمووی قەرزار و بڵێن مەدیونی دەستی ئێوەمانانەکە بەم کەیسەوە ماندوو بوون. پێم خۆشە سەرەتا باسێکی ئەم کەیسە بکە ئێمە چۆن دەرکەوت و چی بوو ئەم کارگەیە چی کردوە چۆن ئەم کارگەرانی لەسەر کار دەرکرد بۆ دەریکردن هۆکارەکانی چی بوو بۆ دواتر بینە سەرەوەی کە ڕێڕەوی کەیسەکە بەرەو کوێچوو. بەڵێ دیارە کارگەی گرین عراقیشەکە لە کارگە گەورەکانی سنووری پارێزگای سلێمانی کە لە سنووری پارێزگای سلێمانیە کاری خواردەمەنی وەکو جبسۆوانە هەیە، زیاتر لە 1000 کرێکار بە 3 شەفتی جیا 24 کاتژمێرکاری تیا دەکەن. ئەم کارگەیە تقریبان کارگەیەکی ناسراوە لە سنووری پارێزگای سلێمانی یەکێکە لە کارگە گەورەکان. ساڵی 2023 لە بیدایەتی مانگی سێدا کرێکارانی کارگەی گرین لە بەرامبەر دۆخی کار و ژیانیان کە سەعاتکارێکی زیا ئیشیان پێکراوە تۆزێ خواستی تایبەتیان هەبوو بۆ ئەمە یادداشنامەیەکیان نابە ئیداری کارگەکە و کارگە کە خواستەکانی خۆیان تیا فۆرمەڵە کردبوو کە چەند خواستێکی سادی کرێکاران بوون لە ناو کارگا کە بۆیان دەستە بەرکرێت. لە بەرامبەر ئەمەیە کرێکاران لە ناو کارگە گردبوونەوەیەکیان کرد و دوو نوێنەری خۆیان هەڵبژار لەگەی داری کارگە کردیانن بە نوێنەری خۆیان. دوا بە دوای دانوستانی ئیداری کارگە لەگە نوێنەرانی کرێکار بەداخەوانێ وەکو هەڕەشەیەک لە کرێکاران
هەرە ڕۆژە تقریبن بڕیاری دەرکردنی دوو نوێنەرەکەیاندا و دوا بە دوای ئەویش مانگرتنی کرێکاران دەستی پێکرد 3 ڕۆژ تقریبن بەردەوام بوو مانگرتنی کرێکاران ئێمە وەکو تیمی بڵاوکراوی دەنگی کرێکار لە سەعاتەکانی یەکەم لە پشتیوانیان بەردەوام بووین لە پشتیوانیان و لە ناویان نابووین و لە نزیکەوە ئاگاداریان بووین بۆ تەوعیەی جوڵانەوەکان پشتیوانیمانەکردن بەداخەوە ئەو دوا بە دوای ئەوەی کە 3 ڕۆژ ناڕزایەتیان دەربڕی و نزیک بە 300 کرێکار مانگرتنیان ڕاگەیاند و بەشێکی زۆری لە کارەکانی کارگەکەیان ڕاگرت دوا بە دوایە کارگەکە بۆی فشار دروستکە لەسەر کرێکاران و جۆرێک لە کرێکاران بترسێنێ بە بڕیارێکی فەوری بە بیانووی ئەوەی کە مەجموعەیە کرێکار لە تێستی کارگە دەرنەچوون کە لە ڕاستیدا ئەمە بوونی نەبوو واقعی نەبوو 15 کرێکار 14 کرێکاری فەسڵ کرد لە ڕاستیدا ئەم کرێکارانە ئەوە نەبوو کە لە تێز دەرنەچن تیانە ساڵ زیاتر بوو لەم کارگێ کاریە کرد و کێشەی تێستۆمانەی نەمابوو تایەتی 6 مانگ زیاتر کاری کرد بوو یعنی بەپێی قانون و یاسا بە هیچ شێوەیان ناتواننەوە ماوەی بە ماوەی تێزدا بنرێکە ساڵی تێپەڕان بوو بەداخەوە دوا بە دوای ئەماتر کە بڕیاری دەرکردنیان نیرا ئێمە وەک بڵاوکراوەی دەنگی کرێکار 3 ڕۆژ لەگەڵیان نابووین لە کاتی مانگرتنەکان دوا بە دوای ئەوە نوێنەرایەتیەکمان لێ دەستنیشان کردن چەند کرێکارێکیان لەگەڵ تیمی دەنگی کرێکار ڕاستەوخۆ بۆ وەزارەتی کار لە شاری هەولێر لەگەڵ خۆمانە بردمانن ئێمە ژۆک و تیمی دەنگی کرێکار بۆ ڕێنێنیکردن لەگەڵیان نابووین وەزیری کارمان ئاگادار کردەوە لە مەسەلەی دەرکردنیم کرێکارانە کە بەهۆی مانگرتن و ناڕزایەتی دەربڕینیان لە شێوازی کار لە ناو کارگە مانگرتنیان کردووە بە شێوەیەکی ناسایش فەسڵ کراون ئەوە بوو وەزیری کار وتی وەزارەتی کارێنینە سەر خەت و ئەوەی لە تواناماندا بێت ئەیکەین بەڵام واقعان ئێمە مودەیەکی زەمەنی چاوەڕێمان کرد کە زانیمان وەزارەتی کار نایەتە پایەوەی کە پارێزەرەکانی وەزارەتی کار پشتیوانی بکەن وە بەجددی بێنە پشتی کرێکارانێک کە نان بڕاو کراون کە بەداخەوە ژیانیان تەواو ناڕەحەتی کردبوون و کێشە بۆ سەر ژیانیان هەبوو قوتیان بڕابوو لە سنگۆی تۆنگەی دڵسۆزیەوەمانەوە ئێمە تیمی دەنگی کرێکار لە سەرەتاکانی دروستبوونی تیمی پارێزەرانی دەنگی کرێکارە نابووین وەکو یەکەمین کەیس تقریبن لەو کەیسانی کە تیمەکەمان وەریگرت خۆشبەختانە ئێمە تیمی پارێزەران کە دوو پارێزەری لاون بە ناوی کاگەرکان و کاگاکام کە دوو پارێزەرن پشتیوانی گەورەکەن لە مەسەلەی قەزەی کرێکاران وە بەجددی هاتنەپایەوە ئەوە بوو لەسەر مەسروفاتی دەنگی کرێکار و هەموو تێچووی هات و چۆیان و پێویستیەکانی دەوایر و مەسەلەی عریزەدان و هەمووم تێچوانە بڵاوکراوی دەنگی کرێکار گرتی ئەسۆی لە بەرەوەی کرێکاران جیرفانیان بەتاڵکرا بەتاڵ بوو نانبڕاو کرابوون بێ موچە کرابوون بێکار کرابوون پشتیوانیمان کرد خۆشبەختانە تیمەکانی پارێزەرانی دەنگی کرێکار زۆر بەجددی چوونە پایم قەزەیە ئەوە بوو دوای نزیک بە 9 مانگ زیاتر لە هێنان و بردن لە دادگا و بەداخەوە کە ئەوەش بڵێم ئەوم بیر نەچێکە لەم 4 کرێکارە 10 کرێکاریان هاتنە قەناعەتەوەی کە وەکالەتیان بۆ پارێزەرانی دەنگی کرێکار کردەوە کە بتوانین نوێنەرایەتیان کەن و وەکالەتیان بۆ بکەنەوە 4 لەو کرێکارانە بەداخەوە کاتە قەناعەتیان نەبوو کە سەرنجامێکی بێ و ناتناوەی کە پشتیوانی ئەوە بکەن یان وەکالەت بن بە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار دە لە کرێکاران وەکالەتیان بۆ کردینەوە بە دوواداچوونی جددی کرا هەتا ئەم هەفتەیە کە بڕیاری یەکلاییکەرەوەی خۆشبەختانە یەکەمین جارە لە دادگاکانی کار بە تایبەتی دادگای کاری سلێمانی بڕیارێکی لەو جۆرە دەرەچێکە مەسلحەتی کرێکاران بێت وە لە بەرژۆندی کرێکاران بێت وە حەقی کرێکاران بجێڕێتەوە لە بەپێی مادەی 129 لە یاسای کاری هەفتاوێکی ساڵی 1970 دادگای کار لە سلێمانی بڕیاریدا بە جێڕانەوەیان بۆ سەرکار و وەقەرەبووکردنەوەی ئەو زیاتر لە 9 مانگیش کە لە کار دەرکراون موچەی تەواوەتیانە بێ پێ بدرێ یعنی ئەم قەرارە تقریبا هەر کرێکارێ سەر و 5 ملیۆن دینار قەرەبوو بکرێتەوەش بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان ئەوە بوو دوێنێ ئێمە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیا لە بەردەمی دادگای سلێمانی تیمی پارێزەرانی دەنگی کرێکار و وەستافی دەنگی کرێکار کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیمان بەست و ئەم هەواڵە خۆشەمان بۆ کرێکاران ڕاگەن بە بڕای من یعنی ئەمە یەکەمین جارە دادگاکانی کوردستان خۆشبەختانە دادگای کاری سلێمانی ئەو لەم مانگەیە نزیک بە 3 کەیسی ئاوا هەبووە کە تیمی پارێزەرانی دەنگی کرێکارکاری لەسەرەکەن و بە سەرنجامەگەن چەند کەیسێکی تریشمانەی لە سەرکەوتن نزیکن کە
بەم نزیکانە مژدەی سەرکەوتنی و کەیسانش ڕاگەین. شاباز ئەم تیمی پارێزەرانە کە لەگەڵ ئێوە کارەکەن و کار لەم کەیسانەکەن خۆبەخشانە کارەکەن یاخود تیمی دەنگی کرێگار مەساڵی فروشتەکانی لە ئەستۆگرێت چۆ نییە هەر بۆ نمونە ئێسا ئەم تێچووی هاتوچۆی و مەسەلەی عەریزە و مەسەلەی دادگای و ئەمانە بۆم کرێکارانە بۆم کرێکارە نزیکەی 500,000 دینارێکی تقریبا ویست و دەنگی کرێکار لە ئەستۆی گرت و هەموو کەیسێکیش پارێزەرەکان خۆبەخشانە کارەکەی بۆکەن حتا بە سەرنجام گەیشتنی لە حاڵەتی سەرکەوتن و بە سەرنجام گەیشتن تەنها لە سادەی ئەو پارەی کە لە قەرەبوو وەرێگرێتەوە بۆ پارێزەرەکانە تیمی دەنگی کرێکار هیچ دەستکەوتێکی نییە جگەل لەوەی کە کرێکاران فێری ئەوواکەین کە بێن ئەو یاسا خراپەی کە هەیە لانی کەم چەند خاڵێکی کە ئەتوانین بەکاری بێنین بۆ مەسلەی شەڕی قانونی بکات کرێکاران فێریەوە بکەین کە لە ناو یاساکە لانی کەم چەند خاڵێکی تایەکە مەسلەی هەڕەشەی لە سەرکار دەرکردنی کارگەکان کەمەکاتەوە و ئەم نمونانە ژەتوانێت کارگەکانی کە پترسێنێک کە مەسلەی دەرکردنی کرێکاران هەروە ئاسان نیە توانن ڕێگای یاسا بگرن لە بەرامبەریان نازەمە هەواڵێکی زۆر خۆشەوە گوتم لە بیدایەتی شەوە بەڕاستی وەکو معجزەیەک وایە کە لە دادگاکانی سلێمانیا بتوانێت خەڵک مافەکانی خۆی بەدەست بێنێ بەڵام ئەمە توانێت بکرێت بە سەکۆیەک بۆ برەودان بە ڕێخستنی کارگەران و ئەوانە جموجۆڵی ڕێکخراوبوون لە ناو کارگەی ئەو چپسی گرینەیە چۆنە ئایا ئەم هەنگاوی ئێوەم سەرکەوتنە لە دادگایە برەوێگەدا یاخود پاڵێگە نێ بە پرۆسی ڕێکخراوبوون و بەرەو پێشچوونی یەکگرتووبوونی کارگەران زیاتر بە بڕایەوە هەر بۆ خۆی جوڵە و مانگرتنی پارمانگی سێ کرێکارانی گرین عێراق ئەوە بوو کە کردنگی کرێکار و چەند هەڵسوڕاوێکی کرێکاری ئەو سنوورە کاریان لەسەر کرێکاران خۆڕێکخراو بن و لە چەستە بوو بە ئۆنلاین پەیوەندیمانەیە و دەستە و گروپ و هینی کرێکاری دروست بۆ لە ناو خۆیانە و جۆرێک لە جۆرەکان ڕەبتی بینی کرێکارانی کارگەکان دروست بوون لەو سنوورانە سەرەتایەکی باشە بۆ مەسەلەی ڕێکخراو بە شێوەی سەرەتایەکەی ئەوە نییە بڵێن کرێکاران بە جۆرێکی فراوان ڕێکخراو بوون بەڵام نوزەیەک لە سەرەتای ڕێکخراو بوون سەری هەڵداوە هەرم کەیسەش کە مەسەلەی ئەوەی کە کرێکاران دەستیان نابر بۆ خۆڕێخستن و خۆڕێکخراوکردن ترسی لە سەرکار دەرکردن بوو کە ئەم کەیسە خۆیە بێ بەیەکێ لەوەی کە چۆنەڵی ئەو تەلیسما ئاشکێنێ کاتر کارگەکانی کەژ نەوێرن دەست بەرن بۆ مەسەلەی لەسەر کار دەرکردنی کرێکاران وە بە ئاسانی حتمما ئەمە کۆمەکی ڕێکخراوبوونی کرێکارانی شەکات من پێم خۆشە شتێک سەرنجم ڕاکێشێ لێرەیە باشە خۆ ئەم جۆرە دەرکردانە هەمیشە بووە و ینی تقریبا نزیکی 30 ساڵە 30 ساڵەوە کە بێ بە 32 ساڵوە یا 33 ساڵیش تەمەەن چۆنە ڕاستی 3 ساڵە بەرەی کوردستانی حاکمەوە مەحزابانە حاکمن لەگەڵ ئەمانەیە سندیکای کرێکاری هەیە بە حساب نوێنەراتی کرێکارانەکە نەمان بیستا ئێستا سندیکاکان لە دادگایە لە بەرامبەر خاوەن کۆمپانیاکانە سەرمایه‌دارەکانە نەمان بیست کە کەیسێک لەم کەیسانە ببرێتە پێشەوە سەرکەوتنیشی لەم بابەتە بەدەست بێ کارگەران بە ئیسراحەتی خۆیان سەرمایه‌داران توانیوانە کارگەران بێنن کاریان پێ بکەنە کاتێکیش پێیان خۆش بوو ویستیان دەریان بکەن کانەوەی جاسایەک نییە پارێزگاریان لێ بکە لە حاڵێکە کە یاساکان مەوجودن بوونیان هەیە بەڵام ئەوەیە دادگاکان بەڕێوەیان نابن یاخود پاڵپشتێک نیە یاخود داواکارێک نە لە پشتیانەوە کە پشتی ئەمە بگرێ من دیارە شتێکی ئاواشم بیست کە هەندێک لە کارگەران تەنانە سا لێ خستووە و پشتیان تێکردو وتیان ئەمە بە هیچ ناگاتەوەنە وازیان لێ هێناوە بەڵام ئێستا دیارە مافیەوەیان هەیە لانی کەم قەرەبوو بکرێنەوە گە نەشگەڕێنەوە سەرکارەکانیان وایە نیە بەداخەوە ناڵم چواردە کرێکار بوونەوانی کە دەرکرابوون ئەو چوارەیان کە وەکالەتیان نایە بە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار شکاتەکەشیان کردووە تەنا وەکالەتیان نایبوو بە ئێمەکە سەلاحەتی بە دوادا چوونمانە بێ بۆ کەیسەکان و بە سەرکەوتن و بە ئەنجامی بگەێنین وەگەم دەکەسەی تریان بەداخەوە چوار کەسیان ناتوانن سوودمەند لەم قەرارە بەڵام شتێکی تایە کە ئەگەر بێن وەکالەت بن بە تیمی پارێزەرانی دەنگی کرێکار ئەتوانین لانی کەم مەسلەی زەمانەکەیان بۆ بجێڕینەوە کە ناگاتە مەبلەغیم قەرەبووی کەم دەکرێکارە وەرێگرن بەڵام لانی کەمە شتێک وەرەگیرێ بۆیان بەڵام قەراری بەپی یاساکاڵێ لە مودەی 15 ڕۆژە هەر کرێکارێکە لەسەر کار دەرەکرێت ئەگەر شکاتکە لە دادگای کار ئەو بڕیارەی مادەی 129 گرێتەوە کە ئەتوانێت لە یاسای ژمارە 70 هەیە
کە ئەتوانێت جارێکی کاری بۆ لە مدەی چەنا ببەخشە لە مدەی چەند ناتوانێت لە ڕۆژی لەسەر کاردەکردنیەوە لە مودەی 15 ڕۆژە ئەگە داوای یاسایی تۆمار نەکات دوایی هیچ مافێکی نابێ بەداخەوە یعنی ئەگەرەوان ئێستا بێن داواش تۆمار بکەن و بە دوواداچوونیشکەن تەنا قەرەبووی ئەو پارەیان بۆرە گیرێتەوە کە لە دەستەبەری کۆمەڵاتی بوان کراوە مودەی کە کاریان کردوە لەو کارگێ یعنی ئەم مەبلەغە گەورەی کە ئەمان وەریەگرن ئەم کرێکارانە ئەوان شمولیان ناکات یعنی بۆیە کرێکاران ضرورە زۆر بەوردی ئەمە بزانن مادەی 129 لە یاسای کار کە ئێمە لە بڵاوکراوی دەنگی کرێکار هەر جارە یەکێک لەو مادانەی کە لە مەساحڵحی کرێکارانە ئەیناسێنین بە کرێکاران مادەی 129 دقەکەی وایە هەر کرێکارێ بە هەر دەلیلێ لەسەر کار دەرەکرێت لە مودەی 15 ڕۆژە ئەبێ پەیوەندیکە بە دادگاکانی کارەوە بۆ ئەمە بەسە ئێمە لە بڵاوکراوی دەنگی کرێکار لە هەموو ژمارێک لە ماڵپەڕەکەی یعنی لە گۆشەیەکی تایبەتی جەریدەکەمان کە دەرەچێت بە قاغەزی و لەسەر سایتەکەش ژمارەی تەلەفۆن ئیمێل ئەدرس هەموو شتێکمانەیە پارێزەرەکانمان یعنی ناسراون ئەتوانن یەکسە پەیوەندیمان پێوەکەن بە فەوری بتوانین تیمی پارێزەرانی ئێمە داوای بۆ تۆمارکن بۆی شمولی هەموو حەق و حقوقانی خۆی بکات زۆر باشە شاباز بن جوابی پرسیارەکە یەکەمم وەرنەگرتەوە ئەم شتێک کە ڕوویدا بۆچی پێشتر ئێمە نەمانە بینی سندیکاکانم کارە بکەن بۆ سندیکاکان ناچن بۆ دادگا ئەم یاسایانە بەکاربێن بە بڕایتەوە بەداخەوەسەوە گوتم ئێمە سەرەتا چوینە وەزارەتی کار لەگە وەزی خودی وەزیری کار کۆبووینەوە من خۆم یەکێ بووم لە وەفدەکە کە لەگەڵ کرێکارانی گرین عراقات چوومە لای وەزیری کار وەزیری کاروتی ئێمە پارێزەرمانەیە لە وەزارەتی کار و بەڕێوبەری دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی ڕایەنە سپێرم باشترین پارێزەرەکانمان بێنم کەیسەوە مودەیەکی زەمەنی چاوەڕێمان کرد تقریبان هەفتەیەک دەنگیان نەبوو کە زانیمانەتر ئەوان نایەنە پای ئەوەی کەینکەن و ئەو مودە زەمەنیش 15 ڕۆژە تێپەڕێ ئەتریچیان بۆ ناکرێت کرێکاران بە ناچاری خێراتیمی پارێزەرانی دەنگی کرێکار خۆی دەسی ئێمە بەجددی چوینە پای ئەمە بۆ نمونە ئەگەر هەر کەیسێکی کرێکاران ئەگەر سندیکا بیەوێت و حتمما پارێزەری شێ سندیکا چەند پارێزەرێکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ژێتی و دەستەبەری کۆمەڵایەتی ژێتی کەمانە تایبەتمەندن بە مەسەلەی کرێکاری ئەگەر بیانەوێت لەسەر هەر کەیسێ بە دوواداچوون بکەن و بیانەوێ حەقی بۆ بژێڕنەوە و بە دوواداچوونی یاسایی بۆ بکەن حتمما نەیگەێنن بەنجام سەرنجامی ئەوەی کە ئەم کەیسە جگەل لەم دەکرێکاری ئێمە هەر لەم مانگەیە کە کەیسی کرێکارێک تریشمانە بۆ لە کارگەیەکی تریشکە ئەویان زیاترینی میدیاییمان بۆ نەکردۆمانە چونکە کەیسێک بوو تەنها یەک کرێکار بوو هەر بە سەرکەوتنمان گەیاندوە یعنی ئەمە دووەمین کەیسی دەنگی کرێکارەکە بە سەرکەوتنیە گەێنێ وە گوتم سێ کەیسی کەش لە 100 سەرکەوتن بەدەستێنن هەر لەم مودەیە ئەوانیش بە ئەنجامەگەن یعنی مەسەلەکە ئەوەیە پارێزەرەکانی تیمی دەنگی کرێکار بەجددی ئەچنە پای بە دوواداچوونەکان و بەجددی کاری لەسەرەکەن یعنی ئیهمالی و ڕۆتیناتی تیا ناکەن مەسەلەکە ئەوەیە یعنی ئەگەر سندیکاش بێوێ خەڵکانێکی دڵسۆزە سندیکاژە بن بیانەوێ ئەمەرکە بگرناست و ئەوانی دەتوانن دەیان کرێکار سوودمەند بێلیان و پارێزەرەکانیان بتوانن دەیان کەیسیاوە بە سەرکەوتن زانی کە سندیکا چوارچەوەیەکیان بۆ دیاری کراوەتر هەر یەکە نوێنەرایەتی حزبەکەن هەر یەکە لە بەرژەوەندیەکەەوە هەر یەکە لە ڕوانگەی خۆیەوە تەسەوڕێکی جیاتریانێ بۆ مەسەلەی کرێکار ئەزانی شاباز ئێمە بە درێژایی ماوە ڕابردوو هەمیشە گلەیمان لە یاساکان بۆ لە ئازالیش ڕخنی جدیمان لە یاساکانی کاری کوردستان یاسای کاری کوردستان و عێراقوانە یاسای کاری پێشڕەو نییە لە مافەکانی کارگەران ناپرسێەوە ئیناکە بەڵام بەو ئەندازەیش کە تایەتی کە کەسێک نەبێت لە پشتی ئەم یاسایانەوە کەسێک نەبێت دوای کەیسەکان بکەوێت کەسێک نەبێت پیوا بێکە ئەکرێ ئەم مافانە بەدەست بێ و خەباتی بۆ کرێتەوەوانە بێگومان و ئەوەیە کە هەر ئەتایە سەر ڕووی داوە من پێم خۆشە لەسەر دەرکردنی کارگەر لەسەر کار قسەم بۆ بکەیت و ئەوانە بە چ دەلائیلێک بۆ لەژێر چ ڕووبیانوویەکە بۆ نمونە ئێمە لە سویدا دیارە بەپێی یاساکانی کار دەرکردنی کارگەر لەسەر کار زۆر ئەستەمە ینی بە تایبەتی ئەو خاوەن کۆمپانیانەیە سەرمایه‌دارانی کە بڵێن پەیمان نامەی دەستە جەمعیان ئیمزا کردووە زۆر سەخت دەتوانن کارگەر لەسەر کار دەرکەن بەڵام لە هەمان کاتە بڕووبیانەکانیشی کە یەنەوە زۆر جار ئەیخوا ئەیتەران لە شوێنێکی وەکو سویدا زۆر سەختە لە دادگایە ڕوبەڕووی خاوەن کۆمپانیا و بڵین خاوەن سەرمایە بوەستیتەوە بڵێ ئەم
بڕیاری ئێوە کە دەرتان کردووە بڕیارێکی ناڕەوایە سەختە ناڵێم مستحیلە بەڵام زۆر سەختە بیسەلمێنی چونکە بۆ نموناکرێ بڵێ من دۆخی ئابوووریەکەم لەبارەوە ناتەواوە ناتوانم چیتر ئەم کارگەرانە کریان بەمێ حەق دەستیان بەمێ مەجبورم دەریان کەم لەبەرەوەی دۆخی ئابووریم خراپە مەسەن چۆن ئیسپاتێکی دۆخی ئابووری باشە ناتوانانی سابتیکەی ناتوانانی ئیسپاتیکەی وە سەرنجام بە جۆرە لە جۆرەکان لەژێر باری دەرەچێت لەبەرەوەی دادگای کار هەمیشە و لا دایم زۆرتر لایەنی کۆمپانیاکان و خاوەن سەرمایەکان ئەگرێت تا کارگەرانێکە لەو شوێنانەیە کارەکەن ئایا بڕووبیانوەکانی دەرکردنی کارگەر لە کوردستان و لە عێراقا چین و چۆن شوۆنی ئەکرێمە بەرپەرچیوانە بدەینەوە چونکەمانە زانیاری ضرورن بەڕاستی کارگەران بیزانن چەندێک ئەوان مافەکانیان زۆرتر و زیاتر ئاشنا بن پێی و یاساکان شارەزا بنومانە زۆرتر دەتوانن شوێن کەیسەکانی خۆیان کەون لالانی کەم پەیوەندی بەیەوە بگرن ئەگەر ناشتوانن خۆیان ڕاستە و خۆ مەسەلەن پارێزەر بگرن و بچنە دادگا بەڵێ دیارە هەڕەشەکانی لەسەر کاردەرکردن جۆر بە جۆرە لە کارگێکەوە بۆ کارگێک و لە شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقی ئەوە جیاوازی هەیە بەداخەوە زۆرترین ئەم دەرکردانی کە لە کوردستانەیە ئەو کرێکارانە ئەگرێتەوە کە قسەکەرن کە نوێنەرایەتیەکەن و دەنگ هەڵەبڕن لە بەرامبەر زوڵمێ لێیانەکرێ و دەنگ هەڵەبرن بەرامبەر ساعتکارێکی زیاکە پیانەکرێ و دەنگ هەڵەبڕن لەسەر شێواز و مامەڵی خراپی ناو کارگە و سەرپەرشتیارانی ناو کارگە لەگەڵیانە ئەم کەسانە ئەکرێن ئامانج لەلایەن ئیداری کارگەکانەوە و دەرەکرێن بە بڕوای منەگە کرێکاران خۆیان مەبەستیان بێت و پەیوەندیکەن بە ئێمە و بە تیمی پارێزەرانمان و ئەگەر سندیکاش بیانەوێت جەبهەیە بن لەو جەبهەیە بۆ دیفاعکردن لە کرێکاران ئەوانیش پارێزەریانەیە توانن ئەم کارە بکەن بۆیە کرێکاران ضرورە خۆیان وەک وتم لە مودەی زەمەنی کورتاوە لە هەر بیدایەتی هەر هەڕەشەیەکی واکە لیان نەکرێ یەکسەر پەیوەندیکەن بە تیمەکانی دەنگی کرێکار و تیمی پارێزەرانی دەنگی کرێکار بۆی ڕێنمایی یاساییان کرێ وەگەر حاڵەتەکەیان بە مەسەلەی مداخەلەی دەنگی کرێکار ئێمە زیاتر دیارە دەیان کێشی لەم بابەتە ژەیەکە ئەتوانین بە عیلاقات چارەسەرمان کرۆ لەگەت چەند کارگێکە بۆ نمونە کەیسی کرێکارانمان هەبووە کە هەڕەشەی لەسەر کاردەرکردن یان شوێن گۆڕکێ لە شوێنێکی زۆر باش بۆ نمونە مۆندیز بۆ لە بەشی تەکنیکی کارگێک هەڵێنە شوێنێکەوە کە ئەسڵان شوێنی ئەو نیە شوێنی کرێکارێکی سادەیەکی هیچ شادەیەکی نیە و هیچ شارەزایەکی نییە و موچەکەی زۆر کەمترە لەو ئاستەی کەم کرێکارەتیایەتی لەم پیسانە توانیمانە دەخالت بکەین و لەگە ئیداری کارگەکان ئیتیساڵەکەین و عیلاقاتیان لەگەڵا بەسین داوایان لێکین کەم زوڵمە لەم کرێکارە نەکرێ ئەگەر ناچارمان کەم ڕوبەڕووی دادگاتانەکەینەوە و ڕێگای قانونیە گرین لە بەرامبەرتان و مەسلەی میدیاییە جوڵێنی لە بەرامبەرتان ئەم زوڵمەتان عکسەکەینەوە لە مەسلەی میدیاکان و دەنگی کرێکار و سایتەکەی وە لەگەڵ چاوپێکەوتنە میدیایەکانمان باسی کارگەکەتانەکەین کارگەکەتانەکەین کە مامەڵی خراپتانەیە لەگەڵ کرێکار یعنی ئێمە تیمی دەنگی کرێکار پەردە هەڵەماڵین لەسەر هەموو ئوزڵ مستەمانی کە لە کرێکارانەکرێ لە هەر کارگەیەک بێ و لە هەر ناوەندێکی کارا بێ و هەر بەرپرسێکی لە پشتەوە بێ و هەر لایەنێکی سیاسی لە پشتەوە بێ سڵمان نەکردوێتەوە یعنی ڕەنگە ڕوبەڕووی مەترسیش ببینەوە لە زۆر حاڵەتە بەڵام ئەوەی لە توانامانە بێ ئەوەی لە قودرەتی دەنگی کرێکار تیمی ئێمە تیمی پارێزەران و خەڵکانی خۆ بەخشکە پشتیوانیەکان ئەوەی لە توانامانە بێ درێخی ناکەن حتمما ئێمە لە پشتیوانیکردنی کرێکاران بۆیە گرنگە کرێکارانیش خۆیان باشترین شت ئەوەیە کە لە دەوری یەک و لە دەوری یەک کۆ بنەوە و دەستەکانی خۆیان دروستکەن و بتوانن خۆیان بە جۆرێ لە جۆرەکان بەو شێوەی ممکنە لە شوێنی کار و کارگەکانی خۆیانە هەر شێوازە دەستەیە گروپە کۆمەڵی خۆیانە چوزانم هەر جۆرێکی ممکن کە کرێکاران نتوانن شێوازی خۆڕێخستن خۆیان ڕێکخراوکەن و ئیتیساڵیش بگرن لەگەڵ ئێمە هەڵسوڕانی کرێکاری هەم لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی هەم لە تیمی دەنگی کرێکار هەم لە پارێزەرانی دەنگی کرێکار مشاوەری قانونیمان پێ بکەن لە مەسەلەی کێشەی دەستەبەر لە مەسەلەی هەڕەشەی لەسەر کاردەرکردن لە مەسەلەی دۆخی خراپیان لە ناو کارگە و شوێنەکانی کار بۆ ئەمانە ئێمە دەنگی کرێکار دەتوانین زۆر دەخالەتی جدیمان بێت لە مۆزوعانە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن شاباز من پێم خۆشە کەمێک زیاتر لەسەر دەنگی کرێکار قسە بکەیت تێوە بینم کە لە سۆشیال میدیایە چالاکن لەسەر ئەنتەرنێت چالاکن بڵاوکراوەکانتان بڵاوە بێتەوە دەنگی کرێکار تەنها لە ناوچەی سلێمانیە ینی چالاشی ئەنوێنێەوە لەوێ بڵاوکراوەکانی بڵاوە بێتەوە مەبەستم بڵاوکراوە کاغەزیەکانەوەی کە چابکرێەوەوانە وایە
نا حتمما دەنگی کرێکار لە سەراسەری کوردستان جگە لە منتیقەی بادینان بڵێن دوو پارێزگای دووەک نەبێت لە پارێزگای هەولێر سلێمانی کەرکووک بە شێوەی کاغەزی بڵاوکرێتەوە لەسەر جەم قەزا و ناحیەکانی قەڵات زێر ڕانیە کەلار کفری دەربەنی خان سەی سادق هەڵەبجا چەمچەماڵ تەکێ بازیان سلێمانی کەرکووک لەم شوێنانە هەولێر دەنگی کرێکاریان پێگا و لە ڕێگای تایبەتی خۆمانەوە لە شێوازی تایبەتی هەڵسوڕاوان و تیمی بڵاوکراوەی دەنگی کرێکار کە تیمی پەخشی جەریدەکەی هەیە هەڵسوڕاوانێکە تایبەتن بە تیمی بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کاغەزیەکە ئەگاتە دەستی کرێکاران و هەڵسوڕاوانی کرێکاری و کرێکاران لە شوێنی کار و ژیان و لە ناوەندەکانی کار و تیمی تایبەتمان هەیە بۆ نمونە بۆ هەر ژمارەیە کە مانگانە قاغەزیەکە دەرەچێت تیمەکانمان نەچنن کارگەکانی سنووری ناوچە پیشە سازیەکان هەر جارە و چەند کارگەیەک دەنگی کرێکاری پێگەێنێ و تقریبەن وا بۆ 3 مانگی ژەچێ ماڵپەڕی دەنگی کرێکار بە هەردوو زمانی کوردی ئینگلیزی کەوتووەتە کار و لە پلانی هەنگاوەکانی ئایندەی دەنگی کرێکارە پلانمان هەیە کە بتوانین زمانی لە پاڵ زمانی کوردی ئینگلیسی زمانی عەرەبیش زیاکەین بۆ ماڵپەڕەکەمان و ئاخرین کارەکانی دەنگی کرێکار بە خۆشبەختانە تیمەکانی نوێنەرایەتی دەرەوەی وڵاتمانەکە لە دەیان وڵات تیمی نوێنەرایەتی دەنگی کرێکار دروست بووە و دەنگی کرێکار جگە لەوەی کە لەسەر ماڵپەڕەکەی بە ئینگلیزی دەرەچێت بە کاغەزیش لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا ئاگەێنرێتە دەست خەڵکانێکە ئەم هەواڵانەی کوردستان و کرێکارانیان بەلاوە گرنگە و ئاگەێنرێ بە سەندیکا و ئیتیحادیە و ڕێکخراوە کرێکاریەکان و جۆرێ لە جۆرەکان عیلاقات و پشتیوانی لە ئاسی نێودەوڵەتیشا بۆ دەنگی کرێکار پەیدا بووە خۆشبەختانە لە چەند مەجای جیاجیاوە لە مەسلەی ڕێخستنی کرێکاران و هاوشان لەگەڵ ڕێکخراوی کرێکارانی بیناسازیشدا بۆ مەسلەی خۆڕێخستن و خۆڕێکخراوکردنی کرێکاران ئەوەی لە توانامانە بێکردومانە زۆر باشە لە نووسینگەتان لە سلێمانی هەیە نووسینگەیەکمانەیە حتمما لە سلێمانی نووسینگەیەکمانەیە لە گەڕێکی عقاریە بەڵام نووسینگەکە ڕێکخراوێکی تر بەشێکی بیناکەی پێیاوین کە پلانمانەیە لە ئایندە ئۆفیسێکی سربەخۆی تایبەت بە دەنگی کرێکاریشدا بمەزرێنین ئەگەر کێشەی ئیمکانیەتی مالیوانە نێتە پێشەوەمان زۆر باشە من خوازیارم لەو هاوڕێیانەی کە بینەرن ئێستا ئەم لینکی ئەم بەرنمەیە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆیانەوە بڵاو بکەنەوە و هاوکات شاباز داوام لە ئێوە ئەوەیە کە ژمارە تەلەفۆنتان چۆنی خەڵک پەیوەندیتان پێ بکە مەسەڵەن من کارگەرێکم لە تەقتەق بۆ نمونە کارەکەم و ئەوانە و بڵاوکراوەکەم بەدەست ژمارە تەلەفۆنەکانمان وەکتم لەسەر ژمارە تەلەفۆنەکان و ئیمێڵەکانمان لە بەشی سەکەیتە سەر سایتی دەنگی کرێکار لە سایتی دەنگی کرێکار بەشی سەرەوە پەیوەندی نووسراوە و ئێمە بناسن پەیوەندی لە هەردوو شوێنەکە ژمارە تەلەفۆن 3 ژمارە تەلەفۆنەوە 2 ئیمێڵدان زۆر باشەکان لە هەردوو پەیجی دەنگی کرێکار و لە پەیجی کرێکار تیV دوو لە سوۆسیال میدیا لەو دوو ڕێگاشۆتوانن نامەی ماسنجەری لێەوە پەیوەندیمان پێوەکەن جگە لەو 3 ژمارە و 2 ئیمێڵێکە هەشە لەسەر سایتەکە زۆر باشە بە ئومێدی سەرکەوتن حتمما من لینکەکانی بڵێن دەنگی کرێکار سایتی دەنگی کرێکار و ئەو بڵێن ژمارانەوە و ئیمێڵانەی کە پەیوەندیتان پێ بکەن لەگەڵ ئەم ڤیددیۆیە لە یوتیوب و لە سوۆسیال میدیا بڵاوەکەمەوە بۆ ئومێدەی کە کارگەرانێک کە پێویستیان بە کۆمەکە یانەوێت دەستگیرۆی بکرێن لە کەیسەکانی خۆیانە پەیوەندی بەیەوە بکەن کە نیشاندانداوە کە پشتیوانێکی بێدرێغی کارگەرانن دلێرانە لە پێناو مافەکانیان نەخەباتەکەن دووبارە بە ئومێدی سەرکەوتن خۆشحاڵم کە لەگەڵم بووی سواستەکەم کە بەشداریان بەرنامەیەت کرد بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی تری شاپێ بگەینەوە سەبارەت بە باس و مەسەلە کرێکارەکان گفتوگۆمان هەبێ هەر بژی سپاسی بینەرانەکەم و ئومێدەوارم لینکی ئەم بەرنامەیە لە هەموو کەناڵەکانی خۆتان و لە سوۆسیال میدیا بڵاو بکەنەوە